موعد خودت قاعد تزيد زور عنك كثير وديار نية دبي شو بتاعي اسطى بس من اورو لقالي خرده برين مو بس التحمل من ما عفرين كابرة تو تاعي اسطى هيش نظاني لو دوسي كلمة زياتر علي محفوظات حفظي كردو لبون داكم دينم ما ردكم خوشتم دوي ولا بابا متسمدا لو شطانه من زيرم دوي من بارم دوي من كارتم دوي داخلي كيبوم من پارم دوی لیم صرف کی. بله چوی بی. هر ستام دگرمانه و باشه لونه هرچی بسهل. حول ولا قوة إلا بالله. بخیر بی. خوش بی چانی صدوم. باشی. اولوها تأخیر بیمارت خرانه بیام ستام لیره. اوی راستی بیا بتمای هاتن هر نبوم. ولی بری قصه هاتن. دزانم بخوای دزانم. حقته. استادری ورد داخوازیم. چی دیم بسر هر دو تساوم. والله او داكم نار تماري خارم بس عندك بارم لو قرتكو بيما داخوازي تي امن مقصدم اوانيا ام بيم كنتي بو يكشتي هاتوم ام دمي بزان تو من تخوش دوي انا تي كوتم خوش ناوي او بسياره لمن دكاي تي اتو للرعي خوم لا تساوي خوم لا دري خوم تي اتو هنا سايمني ام بتو دجيم باور بك يقروج ندبينو حزمان منابي وانيا نخير وانيا قصه كانت اگر راس دكاي تا استقات جبك لبو كردوم خوشتم دوي كام خوش ويستيا ها سفرێکی جوندیان و بێ خاڵت پێ کردوم پارچە زێڕەکەت لە بۆ کردوم کارتێکت لە بۆ داخل کردوم هەر دەڵی دوو مانگە کارتم لە بۆ خۆم داخل نەکردیە خۆشەویستی وا نابێت تێدەگەیان نا خۆشەویستی دەزانیت چیە پارەم لە بۆ سەرف بکەین پارەم دەیێ چ حیاتم خۆشەویستی بەو شتانە نییە خۆشەویستی هەستە چیناسکە باشە قبولمە مادەم وایە ئێستا من پێویستیم بە 500,000 کا بدەێ پارەم نییە یارە تو بە پارەمت خۆش دەوێت پارەت نییە و خۆشەویستی شەکەی مادەم وایە لەو دقەیەڕا نەبم ناسە و نەئەشت ناسم وەڵڵا ئەمە باشە پارەی نییە و خۆشەویستیم بۆکە کوراگەر بەرکم پڕ نەبێ خۆشەویستی چێ دڵخواست خۆشەویستیش بوویتە پارە هەموو شتەکە وەی پارە ئەگەر ئەوەندەم خۆش نەویست بای چەند سارە ژنم مردیا بە ژنم دەدای دایە هەرگیانی دایە باشی سەدەنیا بەرسەدە ئەوە دڵم خۆشە لە خۆشیان نازانم چی بکەم خێر چ بووە کورە لەواری خاڵە ڕۆفم بۆ سەری باسی ژنێنانەکەی تۆم بکرد کۆرەوتی خوشکم هەمووی ئایدیم لە مەسڵەتی سەدەمی لەسەر منە جا لەوە خۆشترە لە سەدۆگیان دایە ئەو مۆزوعی داپۆشە کۆتایی هەب بۆ بقوربان وەڵی کچانی بە پارە فرۆشت کەتە دوو پارەی خۆشەویستیە بە پارە و ماڵی دنیا ئەرێ وەڵا ئاخە پەشیمانی لە دوایە کوڕم دایە دەزانم پەشیمان دەبتەوە بەس چ بکەم ئەم بێشەنسم بۆچی بابم هێستر لە عەسکەری جۆتکەچی لێدا و کوشتی کوڕم باوکە بێبەخت نەبوو هێستش جوتکە لێ نەیەکوشتی باوکت بە کارەبا مەل بەس وەختی خۆی کە هاتت داخوازی من ئەمنی خۆشویست و منی هێنا ئەو پەڕی بەختی هەبوو باوکت والله دەنام وامزانی لە عەسکەری هێستر زۆتکە لێ نە کوڕم بە کارەبا مەل والله بس ببینم خانزادم بۆ کەس بەس لە کوونە چاوی دەدەم لەبیری کرد قەپارەکەم لە جێدا بوو پارچەک جێلێرەکەت بوو نەدەێرا جێشت باتەوە کۆتری من دەبەی تارەکە و فاوەکەی دەبەی بەس قەیدینا هیچ مشکلە نییە بزانە چت لێ دەکەم بابە وەرە نەزەفیەکت دەمێ کورە دیڵە وازەوەی بینەوە وەغرێتەیە بێتە و جیانە ئەوە لە دوو ڕام ببینی غاردەدا هەموو جارە ژێم لێ دەبی برادەرەکانم باسی قڵوملی دەکەن هەر هێشتی سارقلی هەیە
باش فەقیرە چۆچی منی چم نییە باشە لۆ خۆم لە دوی قلەچی بگەڕێم باشتر نییە قلەچی بینمەوە ئەو کچە هاوکە ڕاست دەست بەتە نیشتی دادەنیشم دەرێم ئەرێ زەحمە نەبی سەعات چەندە کەویش دەرە سەعادە وەندەیە قسە قسەی ڕادەکێشی مەوزوعی دەکاتەوە ڕاست پێ دەرێمەتم خۆش دەوێت یعنی چ دەکە چی نەکردێ با بکە زۆر بە باب و برای دەرێ وەڵڵی باب و برای دەنجێ بکەن زۆر چەقویش دەکە سلام علیکم باش مام سعید وش بیا خبره کاکە وەرە چ دەوێت بەهاراتم دێ بەهاراتتان هەیە کوڕم بەهارات لۆ چیە بیبەرمان هەیە ئالەم ئەلان هەموو بیبەری دەخوا بەهارات خۆ لۆ بەهاراتی هاتیمە کوڕم خۆ خەرک وازی لە بەهاراتینا بیبەرمان هەیە بیبەرەکی دەرەجەیە داکم گوتی بەهاراتی بینە لا حول ولا ئێوەڵە نیتمان کوڕم باش خواست وەی هەمکانی لە بازار ڕیشت هەموو بەلاش باێ لێرەش پارەی باشی بکرد باێ چاکم پێ دەبڕا باشە برێت و ئەو غەزەبە دەبی لە چێم دەربی غەزە بەهارات نمایە تەلەفۆنێکی لە بۆ بکەم کورە ئەشای کەشمان نمایە بەشکم بێتم بچم ئەشای بکڕم عبوو ناڵەت بێ ئەرێ کوی خۆش بسەلامەت بێ دەی هەمکانزان چ ئاگای لێ نیە جەڕەزواری دەدا بابە کورە دەردی بابەی سندانی بابەی ڕەشاوی بابەی ئەوە لە چێن دەرێت و وەڵا ئەوە لەگە برادرە چیمە ئەوە خوێندنمانەیە دەخینین ئەوە دەرسی ئەوەی دەخینین ناوی چیە دەی جوغرافیای دەخینین کورە جوغرافیا دەرسەکی گەلە گرانە بە ئاسیسیا و چۆل و دار و بەرد و فریز و حەدیقە و هەموو شتێکی دەکەن کورە دەرسی چ حاری چ کورە ئەتوو هەموو ساڵێ ساقیتی کلقیتی عیبە بابە عیبە باسی کەلچی مەکە عیبە ها کورە دەچێم ئەوە من دەبینێ من چ دەکەم چ ناکەم بەخۆرە کورە دەوەرەوە دوکانێ وەرە ئەشیامان نما دەچم ئەشیای دەینم ئەشیا ئێدە باشە باش ئەوە دێمەوە باشە داڵە دەی زوو بەدەی ئەڵحەم گەی دوکانێ باشەوە دێمەوە بە قورعان لە دەستم چوو بە قورعان بە حەیاتی وهانی ڕێک ناکەوتەوە لە بۆ من زارش کە ئەوها کچەکدا بنیشی بێمەکنی بڵێم ئەرێ کوی وەچی چێشکەی هاتە بووە ناو تۆڕی لێ نەگەڕا تۆڕەکەی ڕاشی بەسەری دادەم باشەوە ئەوم لە دەست و بازوو بگەمە دوکانێ هەتا بابم پۆتی نەشکاندی مە لە دوکانێ لە دووادیدار پرسیارت کرد چیت بۆ کردوم زمانم گیرۆدە وڵاڵ بوو وشەیەکم بۆ نەوترا تاسام و تاسەم سوتام بوو بۆ ئەم پرسە بێشەرمانە تۆ پرسیت و منیش بتبووم لەناو بورکانی شەعرما گڕم گرت و هەڵچووم تەقیمەوە لە تەقینەوەی ویژدانیش بۆ خاتری خۆشەویستیت شاعیرێکی لاڵ و پت بووم لەبیرت چوو کورە هەر عنوانە شتێک باشە و جانتای کوو بدەمەوە من با جوان بگەڕێن ئەو ڕقم تەلەفۆنە بی خۆی بی خزمەتی مشکلە نیە نیمە جانتایەکەی باتەوە داگرم ئەلۆ بەرە خانمی بەڕێز چ بزر نەکردیە جانتایەکە لەکنە منە بەرێ کەینێ دوو سەعات دی باشە هەروەرەوە پارچی باشە نانا خەمن نەبی هەر ئامانەتە لەکنە من ئینشاڵڵا بە مەزبوطی دەگاتەوە دەست بەرێ باشە ئەم دەچمەکم دەرکەی باشە ئاگادار دەکەمەوە یاڵڵا حافیز فەر لەگەر حافیز
با بڕۆ. وەستەکێتوە ئەوە چی لە دەستێت من پێکە کورە ئەو کێکە لۆخوا کورە بە قوزە قورتنی بە سندان بی کورای بە قوربانی ئەو کێکەی بی ئەوە کودری دادا و کێکەی بخۆی ئەمە لە سبەی وازگم دێشی لە برساندرم ناتێ کێکەچی بخۆ بۆ لە چێت هەرگرت ئەلێرە مەڵگرت بابە لە پێش دوکانێدا نای برسیم و برسی ئێ بە قورئان پارەکەی دادنێوەجی کورەکێکی بابی خۆم نییە کورەکێکی بابی خۆت چێ ئەتولۆ ئەخە لۆیە من نابمە هیچ ئەتۆ ئەو هەموو کێکەی بخۆی ئەو هەموو ئەوەی بخۆی باشە لۆیە من هیچ خێرم نییە هیچ خێرم دیار نییە وەرە وەرە با پێت برێم ئەوە چیوە چ ئەوە چیەوە ئەوە پلینگە تازە فەرخەشی کورە پلێنجی چێ کورە عاری چەت و خۆت دیتیا کورە وەڵڵه دەرەی سینەمەی کورە شەرم لە خۆت ناکەیەوە تو بابە لۆ کورە تۆ سەر و پرچە دیتیا و سەر و پرچە لۆ قابلە چێ بابە ئەو مۆدیلە و کۆزاتە و عالەم لێم دەترسێ و کورە و کوڕم پیاو بە پیاو کورە تو دەبینێم لە چ ڕزارەتەجی دایمە لە باتی بێ لێرە یارمەتیم بدەی لە باتی ئەوە بکەیت ئەلحەندەسمە بازار ریشتمان نمایە تازەیە کات گۆتی بە ئاراتەیە گوتم نیە ئەگەوە نەبا 250 دیارم خێر ها ماردکاون نەبی باش ئەسواقەکی گەورەمان نییە ئەوا دنیا دەڵگرتیە کورە کوڕی من کورە ئەسواقی ئەخە غێر نیچەوانی تووە غێرە تو سێزدەی لۆی ئەم نەبوومە ساحیبیت دەفەرمو کورە من جارە نەبووم با پیرم لە برسان دەمرد هەمخوانە پێی ناوێ وەرە لێرە ڕاوە چاوت دەکەیەوە چاوت بکەوە ئەوە هەموو لێ دیارە ئەو هاڕادەوەستی تەمەشا هەموو دەکەی عالەم شتی دەبا ها ئاگا لێبی دوایە نییە سەریمانجێ 250 دیار نەبی بەخوا دەبی لە ڕۆژانەی خۆت دانەیەوە ئێرە باش نییە ئێرە ئەو هەڕاوستە ئەو نەزانی قونسی ئەولام لێ دیار نییە لێ دیار نییە وەرە ئێرە ئەو جارە قونسی ئەولام لێ دیار نییە لا حول ئەوە هەموو ئەمن دەمەوێ هەموو لێ دیاربی هەموو هەردوو قونسکم لێ دیارە بەس پشتەوەم لێ دیار نییە پشتەوە کەس نایە بەڕاست پشتەوە دیوارە کێشتکە نەخۆی ها باوکە باوک کوراخە بخۆی نییە دەرێم یا ڕەبی خوایە ئەگە بەبێ من خوادی لە کوورەکە بووی بێتەوە ئەوە ڕۆیشتم ئاگا لێبی بەڕ زووەرە هیچمەیە دێمەوە دیمە هۆچان قچۆکە بە حەقی و خوددای نییە هاتوو لە ئاهی من نییە بمری یەکسەر دولاقە لەنا قەبرێ دێتە دەرێ جەنابەت ڤیان خانی بەڵام من ڤیانم هەر بە وەسفی جلوبەرگەکەت جەنابتم ناسیوە فەرمووە جانتایەکەت بەس تاکیدکەوە تەماشا نامە من پێویست ناکە زۆر سپاس دەست خۆش بێ پێویست بە سپاس ناکەوە هەر کەچی ئینسانی بەڕاستی زۆر سپاس ڕخسەتی لە پرسیارەکە لێ بکەم فەرمووان بکە لە زەحمەت ژنەکەناوە نانەخێت ڕخسەتی لە بچین شەربەتێک بخۆینەوە فەرموو بابڕۆم فەرموو بە پێشکەوە لە زەحمەت خۆشەویستی کردووە وەڵی برێمت قەناعەتم بە خۆشەویستی نییە لۆ وەڵی ئەوڕۆ هەموو شتێک بوویتە پارە پارە بەسەروی هەموو شتەکە ناوانێ هەموو خۆشەویستە وەرگیت نییە هەموو شتێکیش مادە نییە بۆ ئینسانی بۆ خۆشەویستی وای ڕاست فەرموو دەزانی ئەوڕۆ خۆشەویستترین ڕۆژ بوو لە ژیانی من قەت من دەزانی ئافرەتێکی ئەوەندە ڕۆح سووک و ساکار و بەڕێزی فەرموو باشە بات حاڵ دەبێ بڕۆم درەنگە باشەکەی نە دەبینەوە گوڵەکەم تەلەفۆن بۆ دەکەم باشە بڕۆ باتاخیر من دە باش حیاتمیش نەبوو خۆشیت سەرچاو خواحافیز سەرچاو خواحافیز هەر ناتەوە نا زانە و بابەی ئەمن ملم بشێ خۆ بابم نەبای دەمگۆ سعید قرسۆک بە خۆت ملت بشێ بەس قەیدی ناکە ئەمە ساقێتی کلقیتم ها بەڵ وەڵڵاهی باللهی تاللهی دەبی ئەوەی بفرۆشم بایە مەجیدمانی خۆم یەک فرز دەستە ناو دەخینی دەباوەی لێبێ قەیدی ناکە هەر ئەو خوازانانی ئەسە لە چێندەرە گیر بوو هەمکە لە سەد زەی معاملەی کردێ بەهارات بە چەندیە کوو بە 250 لۆ کەمترنی غرامەک زیادە غرامەکمە حتا شتێکی دەکڕی سبەی نەدەچی ئێوارە دێتەوە لۆ شتەکەی ئەو ئەگە بکڕی ئەگەر یعنی السلام عليكم وعليكم السلام يا أخوة بخير بي ئەوە زەحمە نەبێ کارتان نییە كارت؟ بەڵێ لۆستە كارت كارت لۆ چییە؟ دەبێت لۆ چم بێ خەرک کارتی بۆ چییە؟ والله نازام لۆستە كارت بۆ ناو مۆبایل ها لۆ موبایلی ئەگەر لۆ ناو موبایلی بی باهیتمان سەرچاوم بە چەندە؟ ئەوە مادەم لۆ ناو موبایل تە باهایدی من بی نا مەمنون سپاس دەکەم نابی نابێ پێویست ناکە نابی بەخوای بە چەندە؟ ها؟ بە چەندە کارت؟ لە حسابی منە
نبي إذا لوش الداخل كم بتساوان بعيدي من بيع وزارة مشتري وهم زايد يا تغمي وين نبي كاتك يزنيا ودكان يمنا سي أسواق كم هي نازل بشيء لصدابنا كذا لصدابنا هدي بزحمة نبي بوم وي بتساوان هو كله داخل لكم زور بسيطة هذا يكسر رقمك كي داخلك يكسر بانزري ليدا وش بانزر اللينا دا راس اوكيكا او الراس داخل بو او داخل بو صرت ساوم فرمو لخدمتهم دكان اسواقهم ولا خدمتك هركاتك ويستد رقم حظك الرقم يقوم له داخل ذاك هركاتك ويستد يقنوكم له لدا يكسر وحدك له تحويل ذاك او باكت شوكولاتة انا بتصندى زحمة النبي شها اوانا او يوصل او ببينزا زاريا بس لو تو بلاشا حموي بلاشا صاحبي شي بلاش بقى مقصدم هموش شي بلاش بقى او بو من زور باشا او باري تاك صرفكات او بكلك من دي علم زحمة النبي اتناوتيا امان بله امنا عبويا باشا عبوي جان اتواني رقمي خوتم بو حد زسكي لخدمتهم نوك إشي بازار وشتيوام هبي بو خوم نتوانم بيم اگر تلفونت بو كم اتواني بو خود بي لخدمتهم بس تلفونك لو عشاي بخوم ببيخوم دين مولبوت ممنون ترى والله يتغم النبي ولا حزناكم عزية الدم بس دا رقمك هبي باش تروني لا لخدمتين اوج نايمن عبو قمبار مشهورم قمبار يعني تسن هرتورم قمباري اللي جاي خلشي دم يوسف جيم لي كردي توا ادي اوانه تسن او باز اوش فرخيتي اوش بلينغا اوش فرخي سيرو جانا فقيري بس زور نخوش زور فرمو باشا ممنون لخدمتين باشا من اورم هيت ايشني نا والله بس يك تكليفي قد كم ابو اقر يعني زحمه النبي بلا فرمو ادي اتناوتيا نايم نتبوتيا ادي له نايم نتبرسي واي حقي خوتا باشا ناي خومت فيلم بلا لا يكس قصناكي نا بقرحان بس لما يداني كوتران بازك هذا مصد لك كاس بازناكم لك كاس بازناك باش من ناوم بالخوازه براست الخواز او ناو اخو شيء يعني دلخواز وعبو يقليق مستوانا باش تزاري بير مسيت خو حافظ خزمت دفو ام كيف مبوي لك الخرشي بازك انت اللي مخلمه يا ودي لك كاس نزاني فرم فيها خان او ماري ميا فرم رجل فرم داي او ميواني منا لپارچش بنانش من نخواد اتسمانه يا ئەیکڕم بۆ زوو قسە نەکرد چون وڵا دەراسە قەرزم بۆ کرد شتێکی باشم بۆتان نەکرد تەماتە خەیارمان هەیە بیخمە بەرزستا هم علاجش بخير دقاتي باش شرمزار تەماتە خەیار زیاتر هیچمانی خۆ نازانین فەقین سەدۆگیان تو باش مالت مو جوري لەبۆ جوان حازرەکەم یاخوا بەخێر بێ سەهەر دوو چاوم بەخێر بێ یاخوا سەدۆگیان بۆ زوو قسە نەکرد نانێکی باشم بۆتان حازرە کرد والله دا هاريك شوێ بەخێر بێ سەر چاوم کچە جوانە بەخێر بێ یاخواش بێ قوم بكرو دبي عفوش معك بخوا خورنتها وهاني أنا والله داوي لي بتنكين بس تف كتب خوارنكين شي هنا انه خيالك بقربان بس خواك صدوق ان شاء الله طولي هر هم يبوه كما بقربان لا باز جان زور اسايا ام هربون ده هربون بتام بينم بخير بيصير تساوى كان فرمو فيان خم فرمو هر باروش خوب والله يكتم صدق شرمزاري كذا ما عاد يتولى بوب كمواني زوزو شرمزارتم نابازي جان شرمزاري تي قسيمك خو بخواردن نهاتم مالي خوما شرمناكم والله راست فيان خان ام خبري داكم نداو براستي وقتكش تاخيرو فرم ئای نەبوونی کو پیاوی شەرمەزار دەکەی کو لە پیاوەتی دێخی کو شەرمەزاری دنیا و قیامەتت دەکەم يا صاحب الدكان صاحب الدكان وشي وين يا اخوي انت وين؟ قالوا ولا كلها قالوا وشوت قالوا ولا يا حمى يا عمي يا صاحب الدكان قالوا ولا ابو عقال وين صوته ما يبين وجهه وين ضم نفسه السلام عليكم والله شلونك يا اخوي؟ والله زين شلون كيفك؟ والله زين يا هلا هذا انت صاحب الدكان؟ انا والله عمي هذا بيش؟ اواه ايه بهزاريا شلون؟ هزار ما تقول لي انا شو معلمني على هزاريا؟ لا حول ولا قوة الا بالله توش تسبوا كل بيته وبينه مملة عسكرية عندك شتاش فيهم تسبوا 1 2 3
يابا ألف ألف ألف. أجل هذا بيش؟ هذا هم ألف ما يخالف. وهذا بيش؟ كل أوجاته هذا بيج وهذا بيج والله يابا هذا بعفصة بنزايا. يا حفظي ترى أنا ما أفهم على حفصة وبنجا شنو. واللي الصبغ بيش؟ الصبغ مال الشعر. الصبغ ببيز ألف يا بيز ألفا بخوي 6000 بس 1000 ملوت وقيناك بيز ألف. والله يحفظني ما أفهم بيج 1000 شنو 1000؟ يا شنو علف مال غنم ما شنو أول تصندى هذا 5. 5000. أري والله ريك وريك 5000 آلاف يا أوا. لا عمي هذا ما يفيد هذا. إيه ما يفيد. وهذا بيش؟ أوا بابا 1000 أكون نيوتشا أكثر ولا كل هذا شنو؟ هذا كري آني. هذا شو من نام بخنزر أمانك ول شوف السبع شوف النمر شوف شوف الصقر. لا هذا ابنك؟ أنا والله كرماوة. الله يطول عمره والله يبين سبع ما يخاف إن شاء الله. مثل أبو طالع سبع مو؟ إن شاء الله. إيه اسمك بالخير؟ أبو إيه زين. تينا قيدري أو ناوي تيا. ها؟ دري ناوي تيا. بكيف يا خويتي أو زبابة بلي؟ إيه أو زمان قلت مع أبو. هذا بشي ما ده حسابي شيلو مكان. بيدا ما بدان بوكسان. كرش تيدك. شاش حب كتري ترى إيه بوكسان قلع. أخذ أنا 2 كافي. هو؟ إيه. ليه فلوس. أيوه أنت ميت من الفلوس؟ إيه فلوس ندبل هذه؟ إيه هسه هو إيش قد هذا شنو قيمته؟ إيش قد يسوي هذا؟ هذا أو أنت تصدق 5 ونيا؟ إيه 5 أو زارة قورة كأننا نيوي. عسى بده من الله من قطع خبزك إن شاء الله. والله كما هذا كما. ليش كما؟ هذا كما شنو كما؟ ما أفهم فهمني. هذا نازم سيدي. كلها كان قليل ورا جيب يابا باركي دي زوبا قنا خذ قليل قليل. هذا الفلوس بس أبوك ما يفتهم. أنا ماخذ علشين تعرف ايش قد يسوي 250. زايد يا شنو شنو منه في الشهوشو بينا باركي بده خذ علي ده والله بابا دوكت علي لما لي والله ده زور عندك كيتو هو ده كنت علشين يا حظي مو هذا علشين أخذت منك 2 وهذا فلوس علشين 2 صار زوم بابا وابير يشدنا كل 5000 علشين لو تسدوا دو علشين أزاوي عمتي تعال أمد يبرون تأخير بقول ما نمشي والله أو دامبي بخير 6 ساعات يا أخو بخير بي أنا بفكر بخير فيها إيش 250 دينار عليش انت دخل ده زانم صاب زرري دي شنو مو عيب عليك انت تنمش كبرك او زاتوبا من بريهم قاني اتو لتشين دري هاتي يا اخوي انا جيت من الحويجه جيت من الحويجه ايه هيك دقه ابو كرم اوا ويستمقسي لقى مامد بكا والله اليوم ده قوتي اشتكدنا معايا حرامه واحده او زقوتم قلكم لبو بيخناوي بينا واحدة شيء هذي لو خم كردت عتولو استعمل وياك انت كنت تحكي شو ندير وجهك ليه قاعد تحكي ويا هذا الحكي مو عيب وانا زلمه دحيت ابيض تحكي ويا هذا عيب عليك انت زلمه ايش كبرك انت وابنك ايش كبرك عمل داك وبابل بني يا اخوي انا جيت من الحويجه جيت الكركوك من كركوك جيت العربي وجيت هسه على اساس اخذ لي قرارات وافطر من هي من هالدكاكين منا ولذا اطلع الهدي يعني اتوه يعني خزموا كسروا عيلوا عشرة هيا ما افتهم شنو عيل شنو ما علمني كان يملتوا اليقناقي حظي ترى عنده دوختني انا راح امشي وفي امان الله بخير سرساوة عيني شنو اخوي علي براس بابا ها شو تسوي قلت لي كروتسيوا كرو او باتسندا على كل واحدة كم داخل كرت كا ألي لمدانا كل كام موبايل ألي لمدانا لا إيك أتو علي الراون الصابون ألي لمدانا إيك كاد موبايلك ها بردي شيء عرب بردي وعرب مالي مرحباني ويدا أخواني ويدا با أتو براسة أريبا قرآن أتو ألي ربا أقال ليبي أريبا قرآن أقال ليبي لأنه كانت ساود بكوا بيم ني أخوة بفتشر بيدا ما بردان بوكسا أوان كاللقاء عرب يدو ساعات وشبنا خشي دبي برك الله يبغى أنا أقول ده هذا والله أتونا خويا من ذي كل أخو بيو ما دينا وما هتصابي
بي والله ميشكم تقي تكم باشا موبايل عفري موبايل رجال دراسي كتبوني أزام تكم باشا تلفوني قوع بكم إحدى والله ما أنا بزام هالينا خلط أنا خوش ديكم دزنك ود لصدوي فقير حال زام زارت سنة تدا أي جيان $1 والله يا بابا منات ولو خو مسلم برقي صراحتكم لما خواكم دي وقت تساوم كوني لا حول ولا قوة إلا بالله وشي ونوشي لدا والله بس بزانم شي ونوشي لدا يستانيا 2000 دام بوكس بس لكبوي بابي تدام بس خيدناك لتي واحدة لو صرف كمونيها واحدة يقصر فينا كمان ديكات كرة دولة مندا دي نيكست رسول بكرم رسول بكرم رسول بكرم نيكست اسكب بكرت عين الرقم بس خايدين مشكلة نية دي خدا أصفالي بكم هو زانم هو تسبي قيمتك هو إزعاج بكرتيا ألو 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 مرحبا شلوني؟ أهلا وسهلا لا أنا حياتي مغلطتش بها الراس المشكلة نية شي جنابت أري والله بعبوي ناسهم والله ما بزام دنقت بدنقي عبوتي أو صاحب سوبر ماركتك هوا سي سوبر ماركت ما ويا هوا شي جنابت نعم ناسي ديارة أوندا برادري آفرت الزور بويا دنق معلق ناكيو يا بقرآن بقولة شو دافيدم كحب حياتي نمديتيا هيز برادري آفرت منيا من دڵخوازە کەم ڕۆژاتم بۆ سوپەرمارکێت بۆلات کارتت لە بۆ تەحویل کردم و ئەشیات دامی و پارەکە وەرنەگرت بەڕاست کچی هەی کافر ئەرێ وەڵڵاتی لەو ڕۆژێ ڕاکارتەکە لەو داخل بووە هەر تەلەفۆنەکە لەو من نەکردیە وەڵاوان نییە تەلەفۆنی دنیام بۆ کردی بەڵا بۆ خۆت جوابت نەبوو ئەرێ وەڵا جوابت نادایەوە بە قورئان ڕاست دەکەی بزانێ بەزەم گوتم بزانێ چێە با ئیزعاجت جوابی نەدەمەوە کوی حیاتم ئەبوو ئەڵێم من شتێکم هەیە حەزەکەم پێت بڵێم تۆ ئینسانێکی زۆر ڕێکوپێکی منش معجبی ڕەوشتت بوومە کچێ بە قورئان من لە تو مزعبترم من هەر زۆر مزعبم بە حەقی خوای بە حەقی خوای خەشیت بم دەبوت ئەڵێم ئەبووی گیان ئەتوانم چاوان پێت بکرێ چەندی ئەشیاش داواکارم تۆزی ئەشیان بۆ بینی ڕقەمەکەمە نەبووتم ڕقەمی خۆتم بۆ بنووسە حەزەکەم تۆزی ئەشیا هەیە بۆم بێنی لە دوکان من ناتوانم هەموو دەمێ بێمە بازار ئەمن معدل لە مەیدانی کۆترانم لۆ نایەوێنرا ئەڵێم ئەنە وەڵام بچینە مەیدانی مریشکان باشتر نییە قەزدم ئەبوو با لە پارک یەکتری ببینین خەینە پارک مادەمە تو پارکت پێخۆشە دەچنە پارکی سبەی سەعات چەند بێمەوێندرێ سەعات 4 باشە کەچێ زۆر باشە چاری عەسر لەوێندرێ مۆش ساڕۆغی دێمەوێندرێ بەڵا ئەبوو پێویستیم بەکارتە و پێڵاوەکەشم دراوە بەشکم پێڵایەکم بۆ بێنێ و لەگەڵ ئەوە یعنی ئەگەر نابێ بە زەحمەت قەمیس و ئەو شتانە با قورئان ڕقەم چەندی لەبەر دەکەی 37 لۆ دەینم 37 نا 38 دەویش گەورەت 37 ئێدە باشە ئەبووی گیان بەس شتێترێ لە ڕۆژم نایە پێت بڵێم ئەوە پێویستیم بە مەبلەغی پارە بوو جەمعیم کردووە بەشکم بۆم بێنی 500,000 پارەیە عیبە قسانە مەکە سبەی لۆ دەینم سبەی لۆ دەینم من ئەو شتانە داوام پێکەم بە قەرزە پارەکە دەدەمەوە ئەی ڕۆقەپۆزی چی من لەکوێ تۆ لەکوێ ئێدە باشە بە قوربان ئاخر ئەو شتانە لەبیر نەچێ لە پارک یەک دەبینینەوە سەعات 4 ئێوارە کچی ئامانەتی خوا و پێغەمبەری بیدڵە هەمکانێ بەو درویانم لە بۆ ڕێز مەکە هەمکانی موبایلی منت بردێ و دەبی بمدەیەوە لا ما اخذ موبايلي من عمي مو عيب عليك انت رجال تدخل تفتش عيب عليك عيب هذا موبايلي ها هذا موبايلي مني اقول لك حشي كله تو عيبناك هذا ابنك كله بتري وباشر عيبناك ايوه زين
موبایلی لێ ڕابردی ئەوچە وەڵا موانی وەلا موانی دەنگە خۆشەی هەبوو خوایە حەبۆجیان والله تەلەفۆن لۆ دەکەم لۆ حەمیدی حەمید قایش قڕ ئەلۆ ئەوری نەکس تێزارێ حەمید قایش قڕکووی حەمید دەچ بە شەرەفم قلەکەم گرتیە دەرەزەیەک دەنجی ناسک 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 دەرێ قەوانە گۆرە عەرێ وەڵڵاهی بە جەماعەتی مەیدانی ئەوەی بلێن ئیکۆتران سەرچاو سلام عليكم سلام قربانت دەبم ئیمنەکەیەوە ئەرێ وەڵڵا ئەوە گەنجی ئەو مەنتەقەی گوتیان کوتیا عەبوو قەپایە ڕوویە کورە خۆچیان لێ نەکردیە خدا عالیمە شتێکیان لێ کردبینیە هەر مەنتیقەکەی بە تەواوی ئیبادە دەکەم وەڵڵا ئەوە گرتمەوە لە سەبانێ مەمنوش گەنجی ئەو مەنتەقەی گوتی عەبوو قەمپاریا خۆ فێرە زۆر ڕەویان نەکردیە نا بۆغ 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 ناجواب ناداتەوە ئەوە لە پیاوەتی خۆتی ناتوانیان لە ترسای ناتەوە نا وەڵڵا لە پیاوەتی کورە کاکە وەڵڵاهی ئەتو پیاوی زانین چییە کۆتری لای گوهاتەکنەما یەکسەر تەسمیتان دەکەمەوە بەسەر چاو کۆتری منتیقەی لایت کە هات یەکسەر دەدەمەوە بۆ بەسەر چاو قوربانی چاو هەر کۆتر هاتە ئەو لای نییە لە سەبانی فیتەژێ دەست برنکە حیاتی منی مەمنونم برای بەڕێزمی مەمنونم برای مەمنونم وافی سەر چاوم بەغ بەغ بوخ نا زۆر ڕەویان نەکردێ باشە آخر زمانە آخر زمان آخر زەلامە ئەڵا سەر آخر وەرە بزانێ کورە حەبوو کوڕم خۆ لە ناو عەلاقەی کابرای دەرمینە چەند پێگوتی ئەگال لەسەری نەمگۆ بردی بە عەرەب مەڵێ مەرحەبانی وەی دەخواونی وەی دەبا ئەرێ بەسەری تو نییە کورە ئەو جەکاکە کردێ ئەوە بینە و بەردەک وەڵڵەه موئانەی بالله موئانی گۆتم هەوکانێ موئانی و موئانی نییە ئەوەتە لە ناو عەلاقە گیرە بەس لێ بکەم هەوکانی ئەوجەب نییە بتگوت بە لە تەسلیمی شورتە دەکەم ئەگەنانیە 100,000 بدەدەی ئێستا والله پارەمان دەچوو وەرە بڕۆ شورتەی وەرەوە ئەوانە بەس دووسێ شاپڵتاغم لێدا و گوتم بڕۆ بەخێ بابە ئەوە وارد لێرەدا لۆ توێوێ تۆ پارانە چێوە دەلێ لە پێش مزگەوتی خرجکردەوە ڕەحمەت لە کوڕم ئەی دەست من دارانە ئەی بەرچی پیرێژ نانە ئەتو چیشت ئەوە چییە ئەوە کۆترە ئەوە تارەکەی خۆمە لە بیرتە 3 ڕۆژە بزر ببوو ئێتەریان لۆدانێ بوو گرتبیان دوای نازان کو خۆی قورتار کرد وەچی من دابیانێ بەردامر بۆ بزان ئەوجە خۆی قورتار کردەوە کاتو دەوەرە ڕقەمەکەی مامتم لەبەوە بینەوە ئەوە ئاگات لەو پارەی بێ ئەوەندە لێدامنەوە لە دوو شەی دەگەڕام چاوم بۆ پارەکە چاوم چ تۆقی سەرم گوتم دەفەرموام کو پارەی ئیمال کرد کورە چ بکەم لەبە ئەو عەگال لەسەری بەرجی مێشت وەرە شێوەم دەچمە مەیدانی کۆتران کورە مەیدانی کۆتران چ ئەتو ئەو ڕقەمی مامتم لەبەوە بینەوە ڕقەی مامت کورە مامت دێم چم بۆ ئەتو دەرێ من مامت ئەتو ئاگال لە خۆ نییە دەزانی ئەو ڕقەمەکەم لێشدایە کا ئەوە دەرێ هەرامەکەت نییە تازە تێم نەکرد ئەدێت و ئەم نەمدا تو گوتم تێکە زانیم عەرەبەکە تەواوی کردە لەڕێی ئەلێرە کورە چێڕان فەقیری تازە ڕۆیشتە تو تێت نەکردێەوە کورە بابەوە تەلەفۆنی لۆ جنوب کردیە ئەوە خوا دەزانی ئیلای شەتڕەیە ئیلای چێندەرەیە ئیلای ئەوەیە چ باعیشیە ئەوزە کەلیمەی عەرەبی نێزای چە وەحدەی دەبا بەس بڵێ ئەشلۆنەک $1 ڕۆیشتی بەس بڵێ تەعال وەرە ئیمشی بڕۆ $6 دەڕوا وەڵڵا قسەی ئەو ڕێ دوورە لۆ چێندەرێ لۆ شەتڕە و چ باعیشی دەوزە هەتا دەگاتەوێن دەرێ یعنی کارتە فت ئارێ وەڵڵا خدا غەزەب لێ بگری قەلەشکەم لۆ تێکەی باشە شێوێشی ئێستا دەچمە مەیدانی کۆتران بەغ بوخ زۆر ڕەو نییە وچ پێشان ئەتو چێوە دەڕۆی دەچمە مەیدانی کۆتران چ دەکەی لێ بزانم تاچی وای لەوێن دەرێ نابینمەوە ئەوە تارە ئەوە کۆترە نییە هەکۆها فڕێگە نییە 6 ساعات دەستە پەڕەکەی ئاسمانێ تاقیبی ماری خۆی دەکەوتە دێتەوە خوارد دەبڕۆ بە دەخلەش دێتەوە ها بەو شەرتی کورە دەبڕۆ ئەکبەر واحدیش نازانی بە ساحێبی چوە هەرێ بە حەقی خوای دەبڕۆ کوڕم بڕۆ دەبڕۆ دەی شتێکمان نادەیە کورە شتی چت بدەمێ دەبڕۆ لە چێ بوو دەبڕۆ کورە ئەوکانە لێ گەڕێ دەرێ پارەشم بدی ئایش والله وبالله وتلاهي طريق لقنا قسطانة دا ترسم بوسك سناتق لك اللي فروشت بي ديانوي اتوبري اوي لقا ممكن بي كل والله بعاقم كي كشكش علي ربو اودوها سيبو قلاش اوها الي الكوانا بنا معي اوش فروشة ايكا دجري بابا هيت من فروشتها وشو مسألة كا السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. زين مال النبي كوي يا اخوة باشي يا اخوة بخير فرموا دانشا
فرمودان ما لو تشي قسم براستي يا ربي بخير بيستر هردو تساو كوي قالك بخير بيه راوس بابا بسيك اللوبينا راوس تزعل عندي بازارك كل عام بازار كل مام همزة بسريتو بازارنيا كاكا مام روف لتنشت من دكاني لانا بازار مو بازارنيا حرسي دي لا ذاتي حرسي دي ما شاء الله ما شاء الله او بازار خوشا كل ما ودان عندي دعاء كده امشي سبحان الله زارتي نهات بلي والله اول بازار كان بازار باي مليون فلوس حدا نزي وهدا قري ما كاو النبي مليونك كل مليونك كل تبريد دوسات بانزاي حتى روشي من دار غري غرد بكا لما امرو في زياد بي لصريت زينبتو لا ذاتي رقنا هلويا هذه خير يا اخوت بوشتا كدي بوشتا دريبه تماي ايش نبي كل نابا بارم نشيب بارم يا اتو بار النبي كل نيتم والله نيتم كل عين دري قرد الله سلمى نيتم والله نيتم دراوس اخو عرش شباب بسكلو بين دراوس ناخمنا والله ما عيدم ديشي كل بقرعان قديم تاخذ راوس بسكلو ناخم خدا عافيك السلام عليكم. عليك السلام ورحمة الله ونشهد. ماما محمد كوي. خير يا كوي. سنها. ماشي او كان هذا والله. دي شيلني. والله نايه دي ايه يا اخوي محمد احوالك. اتوكل بابك والله اخوي بزياد زور باش. يا اخوي بخير بخير ان شاء الله. والله او باب قصتش في قوتي ما بزمن الرومنا بزنابت. اخو غريب مين؟ والله يا او هاتي ما كل له يشكل بس حسابك ابوي ما قطرعه نعم انا دوش من خجالة بيقولك تركات والله او باب ما استايت شو اشياء ايه حسابي خوينا كرديان باشا بيانسات زاري لا دسكمي كردي ايه والله كاكا فكري كرد قوتي اخيري قوتي تنزل له كزنا كم ايه قوتي هروك المامد محمدي اخو ايش باشي بيانسات زار ملو بنيري سايق لوري راوستا دل النار متى بيانسات كتاولي 500,000 ابلا بارك 500,000 لبو باب دنيا لو بابم انا مش قلتم كله والله شرمي لكم كله قوتي ما محمد يخو ما انا ماني خوته انا ما لقى باب ياك معالي ما حساب ما بيني بس هل 500 قوتي حتى يقدر روجي تبرك بار بلا قردي لا يبرك ترتيب كرم قيدي دابا دور رجع تاخير بعد شهر تاخير بابك اري والله فقيري توشي مشكل شي قوري هاتبو اري والله لا نبغي حسابكم ان شاء الله توشي زنابي ودو وعد مدايا مقصد وعدي دايا هذه اري والله فقيري قوتي هرك المام محمدي بامنته كرم او 500,000 دابا بابا زور اشترامي ليك هر ايش تشيبو بس سر وبس شامل خدمه دامك اما ممنون باشا بايبا اما ممنون اما يغمال سلامي شليك اما ممنونين ترشاوان شدني ها لا والله ترشاوان سلام كمي سلامي لك اخوان لقى بابك ترشاوان عليه دريم زبي دنيا خلامي سعيد ام لوديني كره او كره كيكش دخوات سايد استفشت السري هو عطرلي دبخو دي دبخو ولا بخات دخو من كل دكتور لي منع كذي بخو عافية البي ترشا دريبي بلا سعيد أول راسي بعمل هذا عندك إيش ما هو خير بس موضوعي فارين أبي أويتك بسيطة لا موضوعي فارين خم النبي إيه بلي أو هاتم قلتم عندك نصعتي أبوي كرد بكي لو خير والله زيدان كاني أو لا ما خالد زور بعصي دكا إيه واتش دري كوريتاك ها كنا والله بخرافة دري لقى كوري فرانكا سيدقريو نعزم صدقاو او شيء دكاو نعزم كوت البعض دكاو نعزم صدقاو او انا اخوي همو كوتيو نعزم رسمي تشيلي لك ديا او زحاتم قوت من ساعتش بيت شكو عم براسي نقوم خوش دوي والله مام همزه براسي وهي بس كره بس ريتو من داري الان كره قول دس بابي نمايا كره خود زانم ويا كره اون دي بيدر مام همزه كاكا بجيم ناكا دريم كره كرم ورا بيكو لناو دكانكي ولو بازارني بسريتو بس دريم ورا بيكو سريخو ما بيكو دنين حتى بيكو لبرسان دمرين نيه بازارنيا بس قلت مورا با بيكو لخمان دكان بس كاكاتي وهاو در ولا لا اقدر درسمي بناو دست مكتبي بس سريتو همو زاري لكو بنوي باو كان با ما مستابيم دري مام سعيد
ئەو کوڕێت و هەرڕێ لە بڕێ دەرناکە وەچی پێشی دەرێ بەحسی حەشریق و مەشریقت بە زمان لۆ دەکا وەشتکەش کەلیمەی مامۆستای کەلیمەی دەرسی ناستە مێشتی ناسان بەخۆی ئەوجا ئەوەی لەسەر من واجب ئەوە پێم گوتی هەن ئەوجا کەیفی خۆتە چ دەکەی چی لێ دەکەی وەڵڵاهی دەزانم خوا خێر بنووسی یا ڕەبی یا ڕەبی خوا خێر بنووسی خوا لە برایەتیت کەم نەکاتم بەس چ دەکەی کاکە هەر گۆرە بمەوە ئەفرێدا بەخوا بەتامە سعید بەێ ئەوجا ئەمان لە خزمەت مەرەخەز دەم دەڕۆ دانیشت بووی وڵا دەڕۆم هەندێک ئیشم هەیە دەڕۆی ئەرێ وڵا خواحافیز ئەدی پارەی بە پسەکەت نەدا پارەی چی ئێدە من نەنگۆ ناخۆم کوڕەتی خۆ ئەدی نەتخوارد ئەدو دەرەی گوتم ناخۆم خواردت ئەمن وا بخۆم درم نایە بچێکی بخۆم ئەدێت خۆی خۆ لۆ بەلاشخانەم داناچێ وەزانی بەلاشە کوڕەتی ئەم نەمگۆ مەعیدەم دێش وڵا لە بەخاتی تو خواردم لەکو نەم نەخواردە من کوڕە لە بەخاتری من چێ وەڵا قڕتە قڕتە لێوە دەینا بەخاتری من چ عاری چێ وەڵا خەنیبی خواردت پارەکەم دێدەی پارە ئەدی کو بە پارەیە وەڵڵا بە پارێ والله ئەمن هەرەوەشی ئەوەری بپسەکە نەگوتم دیارە ڕۆژ ئەوڕۆ لەو لای هەراتە لۆ سعید بچەشی لۆم دەینی هەی قچۆشی ڕەزیل دەهان بگرە ها هەی کۆلە بیلۆ پارێ ئەرێ وەڵا وەڵا لە سێتە چ ئەوەندا پەنجایەکی خێرا دەبڕۆ ئیشاڵە بە کفین دەی ڕافیز بە خێرسی سەرچاو هەتوو بزانێ هاتێ نا دوکانی قسەی گەورە گەورە دەکا بە پسێکی خواردێ وەڵا پاکوورە وەڵڵا لێ دەستینم ئەگەر نییە نازانم چش لێ بێ ڕۆ لەگە دینارەکی دێتە دێ ڕەزیل معقولە من یەک هەفتە چاوەڕێ بم هەتا موعیدەکەم دەداتێ کەی نەخۆشەویستی وا بووە دەچێم پێم ڕادەبوێری وەڵڵاهی پێم ڕابوێری نییە 50 گلۆبیلۆ باب و برای دروستە ئەلۆ ئەولۆ نایە بابە خزمەتکاری بابی تومە من لێ ڕاوەستایمە بابت نایەلی ها وامزانی دەبێ بابم نایەلی وەڵڵا ئەگە نایەلی بەس ئەوەندەیە بگەمەکنی جێی کەپووی هەمووی دەفتە دام بۆ کەس پێ دەرێت ئەکبەر واحد قەمپار لە کەپووی دەدەم لە جێ دەدەم برا چێوە دەینی بابە ها یعنی لە بازارێ ئێدە دەربەچی ئەوە بکەماتکەوە نەبی دەربەچی بایە خۆ دێ بتزەوە دیێڵە لێ حیاتم ڕاوەستان سرما بکە بڕە چاوەرم کرد یەڵە گەڵبی یەڵە ڕەحی باشەوە بەم نیگۆ 5 دقیقە دەگەمەلا با بە 5 دقەنا 10 دقەنا چارێکە تەڕە ئێدەوەرە ئەمەە ئەو هەموو پارکەم جێرە کردیە جەنابەت دیار نی بەس مشکلە نییە باوە بکە چێوە دەچی ما خراپ یەک دەباوم تەواو کردەوە هە نەگەیشتە زێر ئێدە وەڵڵای بلایەت لای هەم کە زەلام بە حەف زەمان بوونیە 6 چەق و بەستەر حەمدابیە لەگەر 78 دام بۆ کسی ئەوەیشە بە من دەکا خۆشەویست با قورعانە من کۆتر ئەوە توی چانەبوو زەلام نەبووی ئەوەستا با قورعان نییە هاتنەوانم بۆ هێنایی زۆر مەمنون ئەوەستە با ترسای نەترسام ئەدیت حیفت نەکرد بە چابوو زەلام نەبووی خوا ڕەحمی کرد ئەگەنا ئێستا 6 دام بۆ کەس پێکرد بوو دانیشە بزانستم بۆ هینایە خەڵک ئاوی ئەوەی قەتەری ئەوەندە لۆ قەلی خۆی دەکڕی ئەمە یەک دەباوم لۆت کڕی ئەوە بەتاڵە نیوێ بە بووزەوە ئاخ بە خۆم خواریتمە بکە دانیشە بڵێت چێ بەڵێ زۆر مەمنون لە ئەو گوڵی تو بە خۆت گوڵی بە خۆت گوڵی ئەمە لە گوڵی مهمترم لە توی نایە خەبەرێکی زۆر خۆش ئەمە 300 زارە توی دەبینم بەس ئەو کراسەر لەبەرەوە چیەوە ئەوەیە ئەو لای لۆ نەدیتیە دوو کراسم لۆت کڕیە دەرەجە یەک بەڕاستی پێشم ناکرێت دەبین زۆر زار مەشغوڵ میشکارم زۆرە هەموو جارە پێم ناکرێت بچم لە دوی وحدەی بگەڕێم یەک سەفتە وحدەشم لۆ دانایە یەک سەفتە 30 وحدەی ڕێک هەفتەی 30 وحدە لۆ دەینم هەفتەی تێدەگەی حیاتم حاشاکی ڕوت حاشاکی حازری پێلاوەشی دەرەجە یەک بە خۆت چەند لەبەر دەکەی ئەو ئەمن چلۆشتم هینایە قەینالۆت دەگۆڕم مشکلە ئەوەی بدە خێرەکی پێ بکە بڵێت چێ تاخمەکی رامانەم هینایە ئەوی دەم چاوی خۆت بۆچی دیوار دیتێوش بۆ یاغەکەن لەوانتم بە دینایە ئاویشتم بێتینە بەدڵ تا پارەت پێیە نەوەڵا بەتەمای ئەوە بووم پارەت پێ نییە پارەت پێ نییە
تۆزی لەسەر نەبی لە حیاتی خۆمە ڕحی من ئەوە لۆ خۆت آخر لا تووڕە دەبم دەڵێم نابی ئەوەش زانست لێ دەکەی وەچەوەت خەرج کرد ئەوەش احتیاط نابی ئەدی بۆ خۆت پێتە بگرەوتە تووڕە مەکە ئەمن بەخۆم یعنی نییە تووڕە بۆم کە دەدەم وەردام بۆ بزانە لێرە حیاتم سەبا بچینە لەو حانوتەی نییە ئەڵێم عەبوو گیانی عەبوو تۆ زۆر قسەت بە قسە کردوم یەک قسەیە دیتەک پێ دەڵێم ئەوەشم بە قسەکەی زۆر باشە بەسەر چاوێ ئەو سەر و تیتکەدەوە نابڕی ئەوە زانین چیە ئەوە تو نەبای هەم کە هەفتا کە لە بە چاوی کە دوو بلێلۆ زانیتە لە مێژە بە خێوی دەکەم چەند ساڵە بە خێوی دەکەم ئەستا حیاتم بچینە حانوتەی شتێکی خۆشە لۆ بکڕم هەناوت فێنکەمەوە کێکەچی خۆش لۆ بکڕم وە بینی ئەزانم سوێنان نەخواردیە باشە ڕۆحەکەم چیت کە دەوێت لۆت بکەم بەڕاست سێ چار جۆتە کۆتریشم لەت حازر کرد بینم لەبوت بەخێو ناکەی کۆتر یعنی ئاها ئەستەوا بڕۆین کورەوە خۆشەویستیە داوای هەرچیەکی لێکم پێش ئەوەی من دەمکەمەوە بۆم دێنێ قەمیس پێڵاو لە پێی خۆم گەورەتر پارە کارتی مۆبایل ئەوی دیکەش بێم بۆ داخوازیت خۆشم دەوی لە بەتاڵەمە چەند داوە لە خۆشەویستیەوە ئەوە خۆشەویستیە ئەوە منگە من کتەوەندە پارەکەت پێکمە نانا عیبینێ ڕشکت دەمێ نەوەڵا کوتم بچینەوەی پێ بخۆین بچینە سەر و مۆتەیەکی پێ بخۆین گەروم ئیشک بووە یەک دەستە مۆتە لۆ دەکەم لەوێش دەچینە مەتام وەی بەسەر ئەو چاوەنە حەز دەکەی باشتری خواردن چیان دەرێت بەدلە دەست بە موێندرێ هەستە با بڕۆین بەڵام بۆ خۆم سەرف دەکەم و پارێ زۆرە تو دایتمێ حیاتم خەرجکە ئەمووی خەرجکە هەتا من ما بم هەتا ئەمو لە ما بێت و معدل پارێوان دۆ دێ ئەدی هەسەر پێشم کەوە گوڵەکەی دامێ عفۆن گوڵی منی ڕۆحی منی بە قورعان وەرە بۆ چۆ حیاتم نابی جۆتە کراشم لەبی کردیە تووشی خزمەت شیان نەبم هەموو قوڕقە پۆزم بشتێنی بەخۆی هافتەکە و کافر بابەکە پوچکان و تازە چابوویتەوە ئەوە هاتم حیاتم داواکاریکم هەیە داواکاری وەی بەسەر چاو بەس ڕێ تێبچی ڕێ تێدەچی دەمەوێت بێ داخوازین بەڕاستە حیاتم ئەم چاوەڕێ ئەو ڕۆژم دەکرد سبەنە داکم دەنێرمەکەم داکرد باشە باشە دەچ بە چایخانەی کۆتر بازان وەش دەڵێن عەبوو قەمپار هات باوەڕ هەبی باوەڕ دەبینیە هەر یەکی خۆی بەشتەشی مشغوڵ دەکات ئەوی ڕۆژێ نیە ڕۆژەیەکێک لێ تێکچوو بوونیە دووشەشی لات بدەیگو ئیلا بیلە دووسێم لە هاتیە ئەو جێ نای من بوو ئەوی ڕۆژێ لە چایخانەی بووە شەر باوەڕ هەبینیە بەس بتڵی بیپسی گەمەی دەکرد بتڵەکەم لە لیچانی یەکەکی دابوو ئەوان شەق ببوو لە خەستەخانەی گۆدیان بابەوە نادورێ دەی بزمان ڕێژی بکەین هەستا بوو بزمان ڕێژیان کردبوو باوەڕ دەبی ساحب چایخانە نییە دەیگۆ بکە لە ڕای ئەو خودایی دەوەرە قەت دەدەمێ ڕۆژێ بەزمەیە چایخانەم چایخانەی خۆمانە بابا ئینگۆ نییە وەڵا دەنامام سعیدە من لەبۆ شتە چی هاتبووم وەڵاهی ڕوشم نایە قسەی بکەم چونکە بەس وەڵاهی زۆری پێچەوە بوو بە مانگێک و قسوور ڕۆژێکی عەبووی کوڕت هات گوتی بە ئەشیای زۆر لە بە دوکانێک کردی و بڕێک پارەی لەبەر بڕایە لە بۆ 500,000 هاتوومە بابم نردووی ئەمیش وەڵا 500,000 دایە عەبووی لە بۆ تۆ گوتە چێ؟ گوتم 500,000 دایە عەبووی گوتی لە بۆ بابمە کورە جێم لێ نییە ناڕاو بە ئەوەی بژێنمەوە سندان کوشتیا کاکە عەبوو هات گوتی 500,000 دەیە لە بۆ بابمە ئەشیای کڕیە پارەی لەبەر بڕایە ئێستا تێگەشتی؟ کورە وەڵڵا تێناگەم گوتە چ کابرێەوە؟ کاکە ڕۆژێکی عەبوو هاتەکن من گوتی بابم ئەشیا زۆر کڕێ لە بۆ دوکانێ لە بۆ 500,000 نردوومە ئەمیش 500,000 دایە لە بۆ تۆ ئێستا لە بۆ پارەکەی هاتوومەوە ئەوە مانگێک و قوتوری پێچوو ئێستا تێگەشتی یعنی ئەمن گوتم مە عەبووی هەر و 500,000 لە مام محەممەدی وەرگرا لە بۆ من ئەی ئەلحەمدوللا تێگەشتی ئەرێ وەڵڵا ئەی ڕووی ڕەشبی حرام ئاگام لێ نییە دوایە مامەستا مام محەممەد کورە خۆت و مندار نی ئەتو کوو پارەدا ئەو دەوڕوتەی آخر دەبی فکر بکەی فکر وەڵڵاهی کاکە ئەمن یەک فلوسی نادەم وراوە بێ من فقەم بە تۆ اعتیبارم بە تۆ هەیە ناوی تۆی بێنا ئەگە ناوی تۆی هێنا ئەگە بیگوتە ماڵەکەش دەمدایە کورە احتیباری چی و تەڕەماشی چێ بە خۆت دەزانی ئەمن نیتم وان ڕقم لەگە 250 دێتە دەرێ 500,000 کورە گەمەیە 500,000 کورە ئەرحانە چنێ کورە بمرم 500,000 ناکەم هەدی پارەکەی من هەدی من چ بکەم هەدی وەڵڵا کاکە دەستی دەناسی ئەوها کووت دایتێ کوی لێ وەرگرتی ئەو هەلو خۆلوکە شکاتی لێ بکە لە ژۆرێکە
سەرڕێ چاکە و پیاتی لەو بینەوە پێما بێ پیا خراپیش دەرگەچەمە کوڕەجی کو پیا خراپ دەرناچی کو داتی بەچ عاقل داتی ئەلعانەچنی نەبتە ئەوە نییە دەرێمە تو سەلامەکی ماشەڵڵا بێ عاقلی کو داتە و مندارێ هادی کو لۆ نارێ وەڵا هەر دەمەوێتەوە کاکە من دەڕۆم حەق و حسابی خۆم لەگە عەبۆی کوڕت دەکەم لە چاوی دەردێنمەوە ئەو پارەی تێگەشتی ئەمە چوزانم مابێ ئەوەندە چروکە دەی خوا حافیز والله بابا هەر ئەوە مابوو هەبوو وەی هەبوو ڕوو درۆژنی وەی هەبوو لە منداریەوە خێر لە نیچەوانی نەبوو وەی هەموو چ لەمە کرد بزانم لە چێە دە وەڵڵاهی وەڵڵاهی نییە دەبی بەدارێت وەکەم هەموو قەلبت شوو بدەم بەس بزانم ئەتوو وەی ئەو پارە وەرگرتی ئەوە نەگرتیە دەڵێم عەبۆ گیان حیاتی عەبۆ من پێشوەخت داواکاریەکەم هەبوو داواکەمت بەجێ نێنە کچێ ئەتۆ ئەمریکا کچێ ئەمریکا لە چێ بدەم لە بۆت نا چێ بدەمە بەرکەلان چێ ئیزعازت دەکە هەموو قەپۆزی بشێنم نا مەقسەدم ئەوە نییە کەوتم ئەوە ئەو سەرە بتراشان نەتراشیە حیاتی ئەو چەند لە مێژە بەخێوی دەکەم تیتکی تۆ لە من درێژتر و ڕەشترە جوانتر نییە دەڵێم ئێستا عەبۆ ئەوی ڕاستی بێ نازام چۆن پێت بڵێم پارە دەوێ سەرچاو بدەمێ نەوەڵا پارەم بدەمێ سەر تۆ سەلامەت بێ احتیاجیم نییە ئەگە پارە دێ بدەمێ نەوەڵا عەبۆ دەڵێم کەنجین دێ داوام کەنجین دێ داخوازیم چ داخوازیم داخوازی چ بابە چێ بە توی گوتیان بە تەمامە ژنی بینم دای من بەخۆم زارە خەڵک نازانم من ژنمیان پیاوم من زارێ بەخۆم نازانم ژنمیان پیاوم ژنی چ حاڵی چ عەبۆ چ دەڵێی تۆ حياتم ژنی ناینمە من ئەم بە حیاتی ژنی ناینم بە حیاتی ئەی چۆن ئەی تۆ ئەو هەموو شتت بۆ من دەکڕی و چەند فترێ زۆرە پێکەوە دێن و دەڕۆین و خەڵکی هەموو تەماشامان دەکەن هەموو عالەم دەزانێ من لەگەڵ تۆم و قلی تۆم ئەی چۆن ئەی نامخوازی حياتم ئەمن لۆوەندەی قلم گرتبوو هەتا لە مەیدانی کۆتران بڵێن عەبۆ قلێ هەیە خۆ من لۆ خۆشەویستی و هینانی قلم نەگرتیە ئاها عەبۆ ئاها لەگەڵ من عەفوم کە من غەڵەت بووم بە غەڵەتی لە دەرگاکەتمدا نەمزانی خۆشەویستی خۆم بەجێلم لەبەرەوەی کەوا نەبوو ناکەمە دوای ئینسانێکی وەکو تۆ پارەدار خەشمەریم پێ بکات سما خاتون ئەتو قلەشکەش نەبووە پێشە من یعنی من دومین قلیتومەوە نییە ها معلەسەف بۆت معلەسەف بڕۆکەوە دوای ئینسانی وەکو خۆت وەرە بابە وەرە چێوە ها بێ من نەدمە بە وەرە ئەوێ ڕۆژە مەجموعە پارەکتم دای وەرە ئەها ئەوها بێ من نەدبی پارەکان فلس لێت وەردەگرمەوە پارەی دوو شەربەتەکەشم دەوێ وەشی یەکەم زار لەناو پارچیلۆتم کڕی ئەوە یەک پێلاوە 48ەکەشم دەوێ 3 کۆترەکەشم لۆ برات هینایە دەزەفیەکەوانیشم دەوێ بە قورعان ئەوانم وعدەکانی سەرف کردبینی هەموو قەپۆزت دەشێنم جارە نییە کۆڵاتان نییە ئەوەی جیرامی نییە دام بۆگزەچ پێکەتیە سلام بەخێر ها دڵخواز خان چت دەوێ هاتووم لێم ببووری لێت ببوورم لە چ لێت ببوورم سەدۆگیان من غەڵەت بووم بەرامبەرت بۆیە هاتووم داوای لێبوردن لێەکە غەڵەت ئەوە غەڵەت نەبوو سەدۆگیان تکال لێەکە داوای لێبوردن دەکەم ئەم خۆشەویستی ڕاستەقینی خۆم هەر بژار خواستی چشم ڕاستەوە تویانە خۆشەویستی لە هەموو ماڵی دنیا گەورەترە ڕاستە باشە دی تو نەهاتێ مارەکە من 500,000 لە من وەرگرت قڕبم هینە خوارێ کوڕات زۆر ئەمتیکە هەیە کافرێت و کافرم دێشی قەلبم نەما بەقڕعاوەرم لە دنیاگام لێنێنێ کورە کابرا خۆ درۆی دەکا کورە کابرا سەری سپێ سەر ئەوە دەنێ 500,000 بەناوێ من لێ وەرگرتێت و 500,000 هەوەندەیە کورە دەبا یەک شایدی بینی بلێ لە پێش تای من پارەی لێ وەرگرت هەینێ من دەرێم وەیە ئەری مامەستا محەممەد بەڕاست ئەتو شەهادەت هەیە ئەتو پارە دایتەوە کوڕەی ئەو جات خۆ ئەمن لەنا ماڵەکەی خۆم بوو بەو شەرتێ ئەو کاتێک کە هات ئەمن قومم لە مزەخەی دەرا ئاوی بێنم ئامان نەبوو باشە لەو دەقەی ئەمە شاهدی لە چێن دەربێنم کورە مامەستا وەڵڵاهی ئەمە سەرم لێ سوڕمایە نازانم نەبەت و باوەڕکەم نەبەوەی باوەڕکەم ئەوە دەرێ وەرم نەگرتیا ئەتو دەرێ دایتمێ کورە ئەڵقا نازانم ئەمن چ بکەم بە قورعان کورە احترافکە کورە سعیدەوە چ دەکەیە تۆ کورە کەنجی نسعەت کردی مندانەوە نۆ بەدارەت بۆ کردیا کافری ئیسلام دەکا کافر هەی بێویستان ئەرێ وەڵڵا من هاتمەکنە تو ئەو هانسعەتی بکەی کورە تو زیێتیتت چی کردیت چی کردیت برام پارەیەم نیخواردیە پارەی لە من وەرگرتێ بە ناوی بابی 500,000 ئەوە دەری ها ئەو بار بەم لێوی بەس بۆ ئەمن 1 دیناری نادەمەوە کوی دایتێ بە ئەو هەلێوەگرتەوە کابرا دەوێ احتراف ناکەم
احترام دەکات دەرێ لێم وەرنەگرتی ئەوەش دەرێ لێ وەرگرتیا چەندم پێگوتی کەین تربەتی منداری ئەو هەیە ئەتوو ئەوەلی ئەو مندارەت بە سەقەتی بەخێو کرد و بە سەقەتی پەلوەدەت کرد مارت کاول نەبێت ئێستا بە دوو قسەی خۆش ئیقناعی دەکەم و ئێعتراف پێ دەکەم ئەبە کوڕم وەرە ئەتوو ڕاستەوەت کردیا و ئیشەت کردیا بابی خۆم بە قسەی خۆش و بە قسەی نەرم ئەم پێت دەرێم دوایە ئەو فێر لەمەکە لەسەر دنیای ئەدی لە بنی دنیای چ دەکەی هەرچەند ئینسان ڕاست گۆبی و ڕاست بڕوا ڕاستی دێتە پێشی ئەو جا عەزم نەیە ئەتوو لەسەر ڕێی غەلەت و عەزم نەیە بێ سەر ڕێی ڕاست و ئیعتراف بکەی بە خۆشی و بە ئاسانی و بە ساکاری والله دەزانین چە مام هەمزە ئەو ئیعتراف دەکەم بەس ئەوە کە دەمخوێنی نا ما تشێوە عادی منە خەمن نەبی وعد ضمنەوە وعد ئەو خدای وێ ڕاستە وەرم گرت بەس هەموو لە بابم وەی کرد ماشەڵڵا هەر ڕەزی بە قورسەکی نەدەدامێ مەجبوور بووم بچە قۆڵی خەڵکی ببڕم دزی لە داخیلەی بابم بکەم ئەرێ وەڵە دزیشم کردیە ئەرێ بە قورعان باشە چیت کردی ئیعتراف کە هەندێکە ئیشگەل نەکردی پارەکەی من پارەکەی من والله وەرم گرتە لە مام محەممەدیشم وەرگرتی ئەرێ والله 500 هزارم لێ وەرگرتێ بەنای بام مشکلەی حارەبەکەش مۆبایلەکەم نایشم من مۆبایل ئەوەی ناولای لەن علاقەکەی والله مام هەمزە زۆریشی ئەوەم کردیە بەخوای کچی سەری عالەمێم لە قوڕێ نایە بەخوای دەگەم لە خەڵکی دایە بەخوای ئەوی ئیشی خراپ بوو دەم کرد بەس هەمووی ئەوە سوچی بۆ قەلبیشی دەڵی باخچی ئاژەڵا وڵای چاک پێ بڕوا دەکەم ئەوە هەر ڕەزی لە قورچۆ بوو کورە ڕۆژی سادەش بە تۆ بزیدام پارش لێستان هەر هەندێک ما بە قۆدەکەش بخوا والله زانچە مام هەمزە بەزە من نییە بۆ خوددای نییە لەزە دەستی تو بە حیاتی زاچکێشی خراپ ناکەم ئەوان هەموو دەستڕمەوە ئەو پرچەی تەراژ دەکەم ئەو شتانە هەموو فڕێت دەم چیتکە ئیشی خراپ ناکەم قۆڵی خەڵکی نابڕم دەگەی لە عالەمێ نادەم چەند کۆتریشم هەیە وعدی پیاون هەمووی دەکەمە خێر دەدەمە خەڵکی نامە هیچ ئەرێ بەخوای وعد دەبژمێرە 500ەکەی من سعید یعنی وەریگرتیا وەریگرتێ مام هەمزە خەتای تووە ئەمن دەزانم بەس عەزم لێ لە زای دوو جێم لێ بزانم سەرێ والله مام هەمزە ئەمنش هاتمە ئەو قەنەعاتەی کە خەتایەکە لە منە ئەمن هەموو شتەکەم بە خێوکردنی ئەولادی هەموو شتەکەم بە قوربانی پارەی کردبوو وەم دەزانی پارە هەموو شتەکە بەس ئەمن نەمزانی پارەی دەگرم کوڕەکەی بەرەلا دەکەم نەشم دەزانی تووشی ئەو مەشاکلانە دەبم لە نیچەوانی ڕەزیلی مامەستا محەممەد کاکە وەڵڵاهی وێ شتەکەت وێ وەریگرتیا کاکە ئەمن پارەکەت دەدەمەوە نالم حەقی دروستی و دەبی گەردەنیشمان ئازا بکەی کوڕم وەرە وعد بێ ئەمن لێرەوە هیچ کە ڕەزیلی نەکەم ئەتوو عوڕ دەکەم ئەوەی هەیتمان دەخۆن ژنیشم لۆ دەینم ئەوەی هەیتمان دەخۆن حتا ئەوێ ڕۆژە دەمێت کەسش نەمردێ لە برسا ئەو دەجێ لە منە بێ ئەمنش لە منەوە مادام ژنی لۆ دێنی ئەو 500 هزاری دەکەمە هەدێ لە بۆ کوڕەکەت وەری ناگرمەوە ئەی وەڵڵە خوددا خێرت بنووس ئەوزە مام سعیدا باش پێرێم بە ڕەزیلی و بە قرچۆش و بە غاردان و هەرا هۆریانە ڕزق خوددا دەدا ئەشەدەم بالله یەکسەر جوانەتە کوی بابە باشی خۆش بی خۆشی پاداییە ئەوەندەی پێ دەرێم کورە دەرێم کوڕم وەرە لە دوکانەکەی دانیش وەلەو بازارەکە نیە بەس لە خۆمان سەری خۆمان پێگۆبنی هەتا پێکۆ لە برسان دەمری لە ناو دوکانەکەی نیتمان سەدۆنە دڵم خۆشە بەختێک کرایەوە شەڵسە بەرز بۆ سەدۆگیان لە ماڵی خاڵە ڕۆپە بووم داسی مۆزوعەکەش دەکەما کەوتی بۆیە یەنی خوشکم خوشکە زای خۆمە وتی هەموو مەسڕەفیش ئاەتی سەدۆ خۆمە ئاەتی سەدۆیە بۆ ئەوە قەمپار مەشهورە تۆڕە بۆ قەمپارە لێکەش دەدەم أنا راح أروح كم دري أروح للسوق ولو علاقة داني يا حظي علاقتي يا عمي علاقتي وملاقتني موبايلي يا أخي ناوي يا حظي علاقتي انت ليش ما عندك عقل علاقه مالك واخر ساعات يقول لا ليش اي من مو عقل شو ده رازي شكل اي من عوام لك على اساس هذيك رازي شكل ما هي مقصد لك كسر عليهم انا عفوا لك كسر عليهم الخواص سهل لنا بكره
چێڵێ سەدۆ هیچ بکەم وڵی ئەمش ئەو هەبێ شانسم وچی بابەکەم من بابەکەم من ئەزانم چی لەدەستەوە کورە بە سندانت بی بە قوزە قورتت بی بە قورئان پارەکەی دادنێەوە ئەمن لە سبینە و لێرەمەوە هەنام دێشی لە بەسان درم ناتکێ کە چی خۆ هەی بە قوربانی ئەو کێکەی بکو خواردەوە والله دەزانم بەخوای دەزانم نەبوو من تا خوا خێرت بنووسیارە کۆرە ببوو خۆ هادرت هات فرێدەی دەزانم پەشیمان دەبتەوە بەزەم بێشانسم وچی بابم بابیشم لە عسکەری هێستر زۆر کەچی لێدا و کوشتی کوڕم جوستکی لێ نەدا کوشتی بە قوربان کارە بە کارەباوە مرد بەڕاستە ئەی بۆ نەوزانی کوڕم تۆ وا لێ شێواوە وەڵام وامزانی کارەبا لێدایە کارەبا لێداوە خواردن نهاتوم گرنگە چاوم پێتان پێێرا کاکە ئەمان دەڕۆم لە خزمەت مەرەخەسەم دەڕۆی ئەرێ وەڵا ئەدی پارێ ئەتوانە بە تەفسیمی دێ پارێکم زیدی